ئەمڕۆ بە پێخۆشحاڵیەوە کردنەوەی هۆڵی نەشتەرگەری گشتی لە شاری دووسخورمات و کە ئەمە گرنگی زۆر هەیە بۆ ئەم شارە و سەراحەت چکە پێش ئەمە زۆر جار حاڵەتەکانی حالەی کەرکووکە کرا و تکری تەکرا ئەمە ئاسانکاریەکی زۆرەکە بۆ خەڵکی ئەم شارە یعنی ئینشەڵا لەمەوە لە دوای ئەم کردنەوەی ئەم هۆڵەیە پێویستمان بە تەحویلی کەرکووک و تکریت نامێنێ ئینشەڵا ئەمە ئیسفادەیەکی زۆر هەیە بۆ خەڵکی ئەم شارە بەشی عملیاتی منداڵبوون و ئافرەتان و بەشی عملیاتی نەشتەرگەری گشتی و ئینشەڵا بەشەکانی ترش بەشەکانش ئینشەڵا بۆ داهاتوو دکتۆری باشمان بۆ دێ و تەڵاب کراوە ئینشەڵا بەشەکان دیشە بێت ئینشەڵا. الحەمدولillah ئەمڕۆ توانیمان بە پشتیوانی خوای گەورە و بە یارمەتی مدیر عام داری سەحی سەلاحەدین و هەروەها ئاعضای مەجلیس محافەظە توانیمان ساڵی عملیاتە دووسخورمات و بکەینەوە. ئەم ساڵەیە زۆر زەڕورە بۆ دووسخورمات و بۆی ماوەی ساڵێکە بۆنی نهاتنی پارەوە جێبەجێ نەکرا. دوای ساڵێک توانیات ئەم ساڵەیە کامل بکرێت و ساڵی عملیات بکرێتەوە. زۆر گرنگکە بۆ خەڵکی شارەکە ئەتوانین بڵێن لە 160 تا 70 عملیاتی تیا بکرێت و زۆربەی حالانەوە ئەکرا لێرەوە بۆ شارەکانی تر ئینشاءالله کەمە بێتەوە لەبەرەوەی ئێمە بڕکەیەکی کادری باشمانەیە وەکو دکتۆرەکان لە دکتۆر بەشەکان بەشە تایبەتەکان و ئینشاءالله ئەتوانین بڵێن 50 بۆ 60 حاڵەت ئەو عملیاتانە ئەتوانین لە ناو شاری دووسخورمات بکرێت لە ساڵی عملیاتی دووسخورمات لە مستەشفای دووس. ئەو بەشانەیەشی زیاتر کەوا ئایدی دیساییە با بڵێن دیسایی و تەولید واروها بایدی جراحەیە و ئایدی مەجاری بەولی و بەشەکانی کسوورە. چوار بەش توانین بڵێ لێراکانە بە تەواوەتی عملیات بکرێت بە کادری باشمانەیە وەکوتم بڕکەیە دکتۆر باشمان بۆ هاتووە ئینشاءالله لە ڕۆژانی داهاتووە ئەو شتانە ئەبینین لەسەر واقعات وەکو بەشی نەقص ئێمە سەرەکی ئەمە دکتۆری مێشکمان نییە وانەی کەوا بڵێن جوملە عەسەبی جراحەی جوملە عەسەبیە بۆەوەی ئەو کادرانە بەشی ئەو کادرمان ئێمە زۆر کەمە تا ئێستا وەکو مستەشفای دووس تا ئێستا کادروامان بۆ نهاتووە وەکو ئەوانەی کەوا بەشی مێشکە بۆی ئەوە هەرمێنێت ئەبێ هەر تەواصلمان هەبێ لەگەڵ داری سەحی سەلاحەدین و یا داری سەحی کەرکووک بۆ نەقلکردنی و نەخۆشانەی کەوا بەری ئاساری بەری سەریانەکەوێت لەبەری وەکوتم کادری ئەوانمان نییە تەداخل و ئیشانە بکەن بۆ جراحەتی ئەو با بڵێن بۆ عملیاتی مێشک.